پرۆژەیەک بەڕێوە چووە بۆ گەنجان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی کە لەم پرۆژەیە لە ڕاستی هەوڵ درراوە کە هەلی کار بۆ گەنجان بە تایبەت ئەو گەنجانەی کە تازە زانکۆیان تاو کردووە بەڕەخسێنرێت وە هەلی کاریان بۆ دابین بکرێت هەوڵ بدرێت لێ هاتوویەکیان فێر بکرێت بۆ ئەوەی کە دەستەوەستان نەبن لە ژیانە و لە ڕاستیە بە دروستکردنی هەلی کار لەمانە جارێکی تر هیوا بۆ ژیانیان بگەڕێنرێتەوە جا ئەمڕۆ دوا ڕۆژی ئەم پرۆژەیە پێمان خۆشە خاتوڤیان فەرج پسپۆری کارگێڕی سیاسی زیاتر لەسەر ئەم پرۆژەیە لەسەر ئامانجەکانی لەسەرەوەی کە چەند گەنج هەتاکو ئێستا توانیان سوودمەند بن لێی زانیاریمان پێ ببەخشێت هەر بۆیە لەگەڵ ئەوەی کە زۆر بە خێراتنی یەکەین زۆر دەستخۆشی لێکەین بۆ هەوڵەکانیان پێمان خۆشە خۆی باسی ئەم پرۆژەمان بۆ کات و لە ماوەی چەندێکا بوو پرۆژەکە چۆن هەنگاوتانە چیتان کرد زۆر بەخێر خاتون بەیانی باش بەیانی باش هەر بژین ڕاستی ئێمە ئەم پرۆژەیە ئەبواە لە کاتی کە کەرنتینەکە دەستی پێ کرد و پەتای کۆرۆنا بڵاو بووە دەستی بە کارەکانی بکردایە ئێمە من کە گەڕامەوە لە ئیسپانیا لەگەڵ کارگی کللتور تێکەڵاو بووم لە ڕێگەی ئەو تێکەڵاویەوە هەلێک ڕاستا بۆی کە ئێمە بیلەوە بکەینەوە بیرۆکەیەک بێنین کە تایە هەم با بڵین توانەکانی من و کەسانی وەکو من کە گەڕاوینێتەوە تایە بەرجەستە بێ لە هەمان کاتیشا دەرفەتێک بدۆزینەوە لە ڕێگەی ئەو ئەزمونە زۆری کە وەرمان گرتووە لە کارکردن و لە خوێندن و لەوەیە دەرفەتێک بدۆزینەوە گەنجانی وڵاتەکەی پێوە مەشغوڵ بکەین و توانەکان و بارەکانیان پێگەشە پێبین ئەو بوو لەگەڵ با بڵین پەیمانگەی گوێتی ئەڵمانی چەند جارێک دانیشتین لە نەتیجەیە گەشتینە ئەوەی کە ئەوان با بڵین بەرنامەیەکیان هەیە بۆ ئەو وڵاتانەیە کە کۆچ بە ئاراستی ئەڵمانیا ئەڕوا ئەگەر بێت و ئێمە ئەو پرۆگرامە ئیسفادەی لێ بکەین بە تایبەتیش لەوە گرنگتر ئەوە بوو کە پەتای کۆرۆناکە پرۆگرامەکەی فراوان کردو بە جۆرێک ئەوانەی کە زەرمەند بووبوون لە پەتای کۆرۆنا بزنسەکانیان کەوت بۆ مەترسیەوە یاخود لە ناو چوو بوو یاخود بیرۆکەیان هەبوو بوونیان توانی بوو بەهۆی پەتاکەوە گەشە بە بیرۆکەکانیان بن و بیکەنە بزنس ئەمانە ئەیان توانی باشتر ئیسفادەی لێ بکەن هاتین لەگەڵ ئەوانە تەنسیقمان کرد بیرۆکەکان من دامڕژ کارگەی کللتور شوێنی بۆ دابین کردین ناوبانگی خۆی یاینێ بۆی کە پرۆژەکە بچێتە ژێر سەقفی ئەوانەوە چونکە بەڕاستی من تاکە کەسێک بووم شوێنم نەبوو لۆگۆم نەبوو هیچ شتێکم نەبوو بەڕسمی بتوانم ئەوەی پێ بکەم با بڵین ئیشەکی پێ جێبەجێ بکەم بیرۆکەکانمان هەمووی داڕشت پرسیارمان کرد ئەوەی کە پێوتێ مارکێت ریسێرچ ینی گەڕین لە ناو بازارە بزانین ئەو هەلانە چین کە ئێمە ئەتوانین وەکو دەرفەتی کاربی دۆزینەوە و لە هەمان کاتیشا ئیسفادە لەو داهاتە دیاریکراوی بە تایبەتی وەزارەتی هاوکاری و گەشەپێدان کە ئەمە گەشەپێدانی ئەڵمانیای فیدرال کە ئەمە تقریبا وەکو وەزارەتی کۆچی هەندێک لەو شوێنەکانی تروایە کە ئەو بڕپارەی دیاری کردبوو بڕەکەشی تقریب من خۆی نزیکە کردەوە لە 200,000 یۆرۆ ئێمە توانیمان لە ڕێگەی ئەو پارەیەوە ئەم پرۆپۆزەڵی خۆمان تەوزیف بکەین و دایمەزرێنی لە ناو کارگەی کللتورە خۆشبەختانە پرۆژەکە 2 ساڵە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە 6 بواری ڕاستر وای بڵم 5 بواری جیاواز بوارێکیان هەردوو ساڵەکە بەردەوام بوو ینی 6 جۆر ئایدیای جیاواز بیرکردنەوەی جیاواز داهێنانی جیاواز لە چوارچێوی پرۆژەکەیە کە بەناوی پرۆژەی جیهانی کللتور و با بڵین پیشسازی داهێنەرانەیە 6 جۆر ئایدیای جیاواز لە چ ڕوویەکەوە بەڵێ لە ساڵی پارە ئێمە 3 ئایدیای جیاوازمان کردە ئەساسی پرۆژەکەمان یەکەمیان لە بواری ئەنیمەیشنا بوو ئەوی تریان لە بواری سکریپت رایتینگی سینەمایی بوو سێهەمینیشیان لە بواری جوڵۆری دیزاینا بوو ئەوەی جوڵۆری دیزاینەکە با بڵین هەم ترادیشناڵی لەخۆگر هەم مۆدێرنی لەخۆگر ئەم ساڵ لەبەر ئەوەی ساڵی پار داواکاریەکی زۆر هەبوو لەسەر جوڵەرێکە چونکە مەرجەکانی جوڵەرێکە جیاواز بوو لەوانی تر ئەوانی تر زۆر تەخەسوسی بوو ئەم دەرفەتی با بڵین ئەرەخسان بۆ دەرچوێکی بەشی ئابووری بۆ نمونە بەشی مێژوو بەشی جوگرافیا هەر بەشێکی زانکۆ بووایە کە دەسرەنگینی هەبوایە بۆی هەبوو بێتە ناو پرۆژەکەەوە بەس ئەوانی تر تەخەسوسی بوون ئەوایە بەشی ئەندازیاری کۆمپیوتەریان تەواو بکردایان علوم کۆمپیوتەریان تەواو بکردای بۆ نمونە بۆ ئەنیمەیشنەکە یاخود با بڵین تایبەت بوونە بە بەشێکی تەکنۆلۆژیای دیجیتال کە زمینەیەکیان لەو بوارە بەڵێ ینی زیاتر تەخەسوسی بوو ئەم ساڵیش ئاینیشت وەکوتم خشلەکە بەردەوام بوو بەڵام ئینتیریەر دیزاین لە بواری تەلارسازیە و ساوند دیزاین لە بواری با بڵین ئەوانی دەرچووی بەشی سینەما بوون یاخود دیجیتال میدیا بوون
ئێمە بەکۆی پرۆژەکە 120 کەسمان وەرگرت هەر ساڵی 60 کەس هەر پرۆژەیە 19 کەسی با بڵێن دەناو خۆیان بۆ تەرخان کرابوو کورسەکان تا ڕادەیەک بە یەکسانی دابش کرابوو بنەمای جێندەری زۆر بە ئەساس وەرگیرا بوو دەرفەتی ئەساسی بۆ ژنان بوو لە هەموو پرۆژەکانمانە 160 بۆ سەرەوە لە جوڵەرەکە 105 بۆ ژنان بوو لەبەرەوەی ئێمە ئەگەڕان بە دوای ئەوەیان نەک بە تەنها لەبەرەوەی کە ژن نەقسی هەیە لەو شوێنە ئێمە دای بنین بەڵکو ئایا زیادکردنی ژن لەو بوارەیە چ دەرفەتێکی ڕاستەقینە لە بازاری کارا دروستەکان بۆ نمونە ئێستا ئێمە لە جوڵەرەکەیە ئەزانین بازاری کار بازارێکی پیاوانەیە بەڵام ئەوەی کە دروست دەکرێت بۆ ژنە ئایا ئەگەر ژن بچێتەنەوە ئەو بازارەوە یەکەم لە سایزە لە قەبارەیە چی ڕوئەیات ئێمازانین بۆ نمونە گۆبەرۆکێک کە دروست دەکرێت چیتە لای دوکانی گۆبەرۆکە با بڵێن خشتەکە پێتەڵە 120 دەنکە بەڵام ژن هەیە باریکە جەستەی ژن هەیە با بڵێن بەخۆوەیە لەوانەیە هەیە 120ەکەی بووە هەیە من تەسەورەکەم بە 70 دەنک دەربچێت بەڵام ئەو وا پێتە فرۆشێت دوای ئەوەی ترت کە لێ وەرەگرێتەوە بە زەرە لێت وەرەگرێتەوە بەڵام ئەگەر ژنێک بێت وەکو خەیات قیاسی ئەم جەستەیە بکات و پاشانیش دەنکەکان سانتیمەکانی دیاری کراوە بینی دەنکێک و دەنکێکی کە چەند سانتیمە کالکولیشنێک حساباتێکی بەسیتی بۆ کات و بۆی دەرەکەوێت کە ئەم ژنە مەسەلەن 69 یا 74 ئەمە هەمووی کاراسانیە دکتۆر باز حەزم کرد باز لەوە بکەین کە ئەم پرۆژەی ئێوە چەند خاڵێکی و تایبەتمەندیشی زۆری تایە یەکێ لەوانەیە کە هەمیشە ئێمە گرفتی ئەومانەیە خوێندکارەکانمان لە زانکۆ پەیمانگاکان کارنامەی دەرچوورەگرن شوێنێک نیەتیە کار بکەن بە تایبەتیەوەی کە ئێستا گرنگجیتان پیاوە خانمانە لەوانەیە پیاوان زیاتر بێنە دەرەوە کارێکی کە بەردەست بێ بیکەن و ئامانجی ئێوە ئەوەیە کە کۆچ کەم بێتەوە یعنی هەموو ئەو گەنجانەمان کە ساڵانە بەداخۆ کۆچەکەن یا خوندێکیان تووشی گرفتە بن هەندێکیان بیئیشی ویان لێکا کە ڕووکەنە کۆمەڵە کاری نەخوازرا و ئێوە هەڵتاننا ئەو کاتە فەرەغانەیان بۆ پڕکەنەوە و دوای ئەوەش دەرئەنجامی کێکە و کەسە پیشەیەک وەرەگرێ بۆ خۆی کاتوانێت لە ئەم لەلای ئێوە وەکو سیڤێک بەکاری بێنێ بۆ شوێنێک کەوتوانێت کاری تیا بکات بەس ئەوەی کە گرنگە کۆچکەم بێتەوە توانای گەنجان و خانمانیش دەربخرێت لەماوەی ئەم 2 ساڵەیە ئەوەی کە ئێوە پێی گەیشتون لە نێوان ئەم 120 کەسەیە تا چەند توانراوە تواناکانیان بە شێوەیەکی باش بخەنە گەڕ بۆی کە بتوانن کاری باشتر بکەن ئێمە سەرەتای بەرنامەکەمان باسی تیمۆرکمان کرد تا چەند هەڵدراوە ئەم کەسانە کە هەر یەکیان لە بوارێکی جیاوازان بە شێوازێکی جیاواز لە ڕەهەندێکی جیاوازە کارەکەن بەیەکەوە کۆ بکرێنەوە بۆی کە بتوانن پرۆژەیەکی گەورەتر پێشکەش بکەن هۆی ئەزانی چی ئەنی ئامانجەکە هیچ ئەوە یەکێکیان کەمکردنەوەی حدەتی کۆچە یەکێکیان دروستکردنی دەرفەتی کارە یەکێکیان پەیوەندی با بڵێن من یەکێکە هێنم لە بواری ئەندازیاری تەلارسازیە دیوی دەرەوەی بیناکانە زانێت دروست بکە تۆمۆحێکی زۆر گەورەی هەیە خۆی دیزاینی ناوەش بکە بارەکەشی هەیە بەڵام ئەبینی هەندێ مێژەرمێنت هەیە هەندێک قیاسات هەیە نایزانێت لەبەرەوەی نەیخوێنوە و ئەپلیکیشنێکی واشی لە بەردەستانی و شارەزاژ نییە بتوانێت ئەمە بکە من هاتوون ئەو کەم و کورتیانەشمان پڕ کردوێتەوە مامۆستای باشمان هێناوە لە دەرەوەی وڵات کە مختەسا کە شەریکاتی گەورەی هەیە خۆشی پرۆفیسۆرە مەسەلەن لەو بوارەیە ئیشەکات بە بینایی زەخمی و دەرەوەی دروست کردووە هاتووە ئەم دەرزی پێ ئەڵێتەوە ئەم سەرپەرشتی ئەکات هەتا ئەگەینێتە ئاستی ئەوەی کە با بڵێن ئیتر ئەگەر لە ئەرزی واقع عزەمینەکە دروست بکە کلیلەکە تەسلیمی ئەو شوێنە ئەکاتکە ینی ئەمە دەرفەتێکی زۆر گەورەیە اینجا لە هەمووی مهمتر ئێمە گەڕاوین مەسەلەن من نامەوێت لێرەیە لە هیچ پیشۆکارێک کەم بکەمەوە بەڵام لە ڕاستیا دیکۆری ناوە خەڵک ئێستا بۆ نمونە ئەم ستۆدیۆ کە دیکۆرە کرێ خەڵک پێی وایە ئەمە ئینتیرێر دیزاینە نەخێر ئینتیرێر ئەمە دیکۆڕیشن است ئینتیرێر دیزاین کۆمەڵە دیسپلینی تری هەیە کە باشتر وایە ئەندازیارەکان خۆیان قسەی لەسەر بکەن بەڵام بەهۆی ئەو لێگەڕینەی کە من کردومە بۆی پرۆپۆزەڵەکە بنووسم تێگەیشتم جیاوازیەک هەیە کەواتە ئەمە عیلمە لە ڕاستیە ئەم عیلمە تۆ ئێمە ئاشنانین پێی تەنها زانکۆیەکمان هەیە ئێستاکە کە ئیشی لەسەرەکە وەبزانم خوێندکاری بەشی سێی هەیە ینی لێشاوێک ئەندازیارمان هەیە تەخەڕوجی کردووە و زانکۆی تەواو کردووە و لە بازارە کارەکات لە جێ ئەوەی ئەمان بە ئیشەکە هەستن کە قیاساتیان مەزبوطە هەموو شتەکان بە باشی ئەزانن مەسەن کرێکارێک پێی هەڵەسێ لە کاتێکە ئەم کرێکارە بێ لەژێر ڕێنوێنی کەسێکە کە پسپۆرە لە بوارەکەیە ئەم ماڵە بۆ یەکێک چاک بکە اینجا ئێمە هاتوین هەموو ئەمانەمان چاک کردووە لەگەڵیشیا بۆ نمونە یەکێ لەو شتانەی کە کردومانە
پەیوەندیمان بە شەریکەی کونافی بۆ نمونە عێراقیەوە کردووە وەرە لە بەروی ئینتیریر دیزاین کونافیشی دیەکەوێ وەرە لە دوای ئەم دەورەیە کونافیشیان پێ بڵێرەوە ینی تۆی تر پەروەردەیەکی داوای لەیەکی ئەیگەێنی تا ئاستێکی تر بتوانێت منافسە بکە لە معرەزە دەوریەکانە نەکردتەنها لە ناوخۆ لە دەریشەوە منافسە بکە اینجا مێژەرمێنتێکی تریا یەکێکی کە لە پێوەرەکانی ئێمە کواڵیتی وەرگرتن بوو ینی هەموو کەسێک نەیەتوانی بێتە ژوورەوە ئەبوایە نمونەی کاری بناردایە ئەبوایە تەمەنەکەی مولائیم بواە ئەبوایە جێندەرەکەی مولائیم بواە ئەبوایە لە ڕاستیە ئاستی داهاتی مولائیم بواە ئێمە پێشتر بۆە CV خۆی بۆ ئێوە بناردە نەک CV وایە یەک فۆرمی گەورەی 19 لاپەڕەیی بوو پڕی کردایەتەوە ینی بۆ نمونەیەکی داهاتەکەی مانگانە 30,000 دلار وایە نەمانە هێش بێتە ناو کارەکەەوە چونکە ئەوە کاری هەیە لە ڕاستیە و هیچ مشکلەیەکی نییە یەکێکمانەوەیە کە داهاتی نەبێیان تازە خەریکە 300-400 دلار بە خۆی دروست دەکات ینی ئەمانە هەمووی پێوەەر بوون ینی لەوەش مهمتر ئەوەیە کە ئێمە لە ناو خولەکانی خۆمانە لە ناو وەرکشۆپەکانمانە لە ئەوە بۆ زیێت با بڵین پرۆگرامەکە ئاوامان ناونابوو لە ناو خۆمانە بۆ لە بەرەوەی تۆن و زانینێکی ئێتێ لە بوارێکی معریفیاکە خۆی ئاشنایەتی پێ هەیە بەڵام لە دواییایی ئەم زانینەی بۆ وەرئەچەرخێنیتە سەر بزنس سەرکار کاری پێ بکە بزنسە چۆن بباوەڕێەوە یعنی لە نووسینی پرۆپۆزەڵەکەیەوە ئێمە لەگەڵین هەتا ئەگاتە و ئاستەی کە چۆن قیاساتی پارە بکات دکتۆر ڤیان ئێستا لەگەڵەوەی کە جەنابەت ئەم هەموو هەوڵە جوانە باسەس کرد کە ئەنجامتانداوە لە درێژەی ئەم 2 ساڵە ئایا هیچ ئامارێک زانیاریەکتان لەلا هەیە لەو 120 گەنجە کە لە لای ئێوە سوودمەند بوون لە خولەکان هیچ کامیان توانیانە لە ئێستا لەسەر پێی خۆی بێ ئیش و کاری خۆی هەبێ ژمارێک لە بەردەستانە هەیە بۆزان بەڵێ ئێمە لەبەرەوەی پرۆژەکە با بڵێن زۆر بە دیسپلینە 3 جار لە ماوەی با بڵین ساڵی ئایندەیە 3 جار هەموو 5 مانگ جارێک ینی ساڵ و نیوی ئایندە 5 بۆ 6 مانگ جارێک هەڵسەنگاندنێکمان هەیە ئەینێرینەوە بۆ بەشدار بۆکان دەستبەرداریان دەستبەرداریان نابین ئەمانەیە بزانین چونکە پارە وەرەگرن ئەم بەشدار بووانە هەر ئەوە نییە بەشدار ببن و زانینەکەیان بینێ هەموو مانگی 440 دلاریشیان وەرەگرت لە ماوەی پرۆژەکەیە بۆی کە بتوانن ئەم پارەیە بەکاربێنن لە با بڵین هینەکەی خۆیانە لەو بزنسی کە ئێوە بۆ نمونە ئینتیریر دیزاینی پێویستی بە کۆمپیوتەرێکی باشە بای 2,000 دلارە ئەو تقریبا 1,800 دلار وەرەگرێ 1,600 دلار وەرەگرێ کامە نزیکە بێتەوە لەو پارەیە جوڵەریەک پێویستی بە مێزێکە بای 300-400 دلارە بە هەموو ئەدەواتەکانی ناویەوە ئەو 2 بەرامبەر 3 بەرامبەری ئەمە بەڵێ لە ڕووی مادیەوە هاوکاری کراون اینجا لەبەر ئەم حاڵەتە ئێمە ئەمانەیە بزانین ئەم پارەیە بەباشی وەبەرهێنراوە لەلای ئەم کەسەکە ئێمە وەرمان گرتووە ئایا بەڕاستی ئامانجەکەی خۆمان پێکاوە قاچی ئەم کەسەمان بە وڵاتەکەی خۆیەوە نووسانووە کە بیر لە بەحری ئیجە و ڕێگی قاچاق و ئەوە نەکاتەوە ئایا ئەو بەهرەیەتیە بەڕاستی بۆتە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە ئەگەر بیری لە کۆچ لە سەفەر کردەوە بیر لە کۆچ نکاتەوە بیر لە سەفەر بکاتەوە بچێ لەوێ خۆی دەوڵەمەندتر بکەوە بگەڕێتەوە لێرە بە کوردەکەی بەهرەیەکی زیاتر لە خۆیان دروست بکات و گەشە بە کۆمەلگاکەشی بە ئەمانە هەمووی قیاساتن و پێوەرن کە ئێمە ئیشمان لەسەری کردووە و خۆشبەختانە بەس لە دوێنەیە ئێمە ینی من بەسەریانە ئەگەڕام هاتم وتم چەند کەس ئۆفەری کاری وەرگرتووە ئەمڕۆ ینی ئەمە من خۆم بڕوام ناکرد کە لە ناو ساوند دیزاینەکەمانە دوو حاڵەتمان هەبوو کە هین گۆڕاوەتەوە کارت گۆڕاوەتەوە مۆعیددانداوە بۆ یەکتر بینین بۆ مقابلەی فەرمی کار لە ناو جوولەرێکەمانە تقریبا 5 حاڵەتمان هەیە کە داوای خشلەکانیان کراوە و بۆیان دروست بکرێ شەمە و یەک شەمە و دووشەمە دیلیڤەریە ینی با بڵین دروست دەکرێت و ئەگەێنرێتە دەستی مشتری لە ناو ئینتیریر دیزاینەکەی حاڵەتمان نەبوو بەڵام ئینترێست زۆر بوو لەسەر ئیشەکانیان ینی ئەمە تۆ تەنها لە یەک ڕۆژی خستنە ڕووە عرضکردنی با بڵین بەرهەمەکانیانە تۆ حوت بۆ 8 حاڵەتت هەبێ مانەی وایە ئێمە ئەگەر بمانتوانایە هەفتەیەک ئیشەکەمان درێژ بکەینەوە ڕم بێنی وە زیاتری خۆشبەختانە هیچ نەبێ ئیتر بیتوانایە با بڵین یەکەم هەنگاوی خۆی بهاوێتە ناو بازارەوە ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیە ئێمە فێری ئەومان کردوون کە ئۆنلاین مارکتینگ بکەن بۆ خۆیان ینی ئێستا حاڵی حاضر هەموو ئەو کەسانی کە لەوێن لە سوسیال میدیا لە با بڵین وەبسایتە شارزایی ئەویان هەیە چۆن ئۆنلاین مارکێتەکەن چۆن بزنس کارت بۆ خۆیان دروست دەکەن چۆن کواڵیتیەکانیان عەرزەکەن چونکە فۆتۆ ستۆدیۆشمان بۆ کڕین بۆی بتوان هەر پرۆدەکتێکیان هەیە هەر شتێک کە دروستیەکەن بیخەنە ناو فۆتۆ ستۆدیۆکە و ڕسمی بگرن و گۆشەنیگای ئەو لە چه زاویەیەک و با بڵین فۆتۆکایان ئەو پرۆدەکتی هەیەە باشتر ئەتوانێ بیخاتە ناو بازارەوە و خەڵک بیبینێت و چاوی ڕاکێشێت
ئەمە هەموو یعنی هەموویمان فێر کردوون ینی حاڵەتمان هەیە لە ناو ڕاستی کارەکانی ئێمە هاتووە مەدالیای دروست کردو یە ناوێتی وتوێتی ئەمە هی مشتریەکە کە من لێرە بۆ نمونە فرۆشتومە حاڵەتمان هەیە کە مەسەلەن دیزایانی دەنگی فرۆشتووە بۆ کورتە فیلمێک ئەوانەی پارمان ئێستا چەندانەیەکمان هەیە کە لە بازارە وەرشەیەکیان دروست کردووە کار بۆ ئەو با بڵین بزنسە ئیملاقەکانەکەن لە بواری خشڵا 5 دیزاینەرمان هەیە کارگەیەکی بچووکیان دروست کردو خۆیان دیزاینیشەکەن و دروستیشیەکەن و با بڵین نازانم چی پێ ئەوترێ ئەوە ئەفرۆشرێتەوە با بڵین ئەمان دەستی سنعەتکارن ئەوان لە بازارە خستنە ڕووی بۆکەن ینی کۆنتراکتێک هەیە لە بینیانە دکتۆر باسێکی هۆ بکەین لەگەڵ ئەوەی کە ئەمەشی کە لەوێنەکانە ئایبینین بەڕاستی هەر لە ئەندازیارێکەوە هەتا خانمێکی دەستڕەنجین کە کۆمەڵی کاری دەستیەکە بۆ خزمەتی ئەوەیە کە پرۆژەیەکی تایبەت بەخۆی دروست بکاتوە بتوانێت سوودمەند بێ ئەوەی کە بەلای منەوە گرنگە تا چەند ئەم پرۆژەی ئێوە وای کردووە دەستی کاری ناوخۆی زیاد بکات یعنی زۆر کاتێمە گرفتمانە بۆ لەوەی کە باواسی ئەم سیتیانە بکەین کە ئێستا لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە دروستەکرێ ئەنوو ئەندازیارێک لە وڵاتێکی داوسێ هاتۆ دیزاین بکە یا خوب بتوانێت سەرپەرشتیاریە پرۆژەیەەکە ئێمە نەخێر با پشت بەستین بە دەستی کاری ناوخۆی خۆمان ئێمەش ئەندازیارمان هەیە بەڵام ئەم ئەندازیاری ئێمە هەمانە وەکوی تۆ بەڕێز ئاماژەی پێی ئەبێ زیندوی کەینەوە ئەبێ هەوڵ بین توانەکانی بخینەکە ئەمەی کە ئێوە تۆ ئاماژەی پێی بێگومان دەرخستنی توانەکانیەوە ئەمە تا چەنە بێتەوەی کە ئەوەی جەناب تێڵی پێی قایمەکەم لە خاکەکەی خۆمان بەڵام سوودیشی لێبینم و ئەوش سوود دەبینێ هەم لە ڕووی ئابووری و لە ڕووی سانی خۆی بێگومان ینی یەکێک لە هۆکارەکانی کۆچ ئەوەیە کە خەڵک دەرفەت نبینێتەوە جۆرێک لە قۆڕخکاری هەیە لە بازاری کارە ینی مجموعەیەک بزنس هەن کە خەڵکی ئەملاق دەستی بەسەرا گرتووە و دەرفەتی با بڵین کەم هەیە بۆ ئەوانی کە بەهرەیان هەیە لەم وڵاتەیە ڕەوشە سیاسێکە ڕۆژە با بڵین ئابوووریەکە کارێکی کردووە کە خەڵکی بەهرەمەند سوودمەند نەبێ لە ژیان لەم وڵاتەیە زیاتر ئەوانەی کە داهاتێکی زۆریان لە بەردەستا هەیە یاخود ئەوانەی ناسیاویەکی زۆریان هەیە لەگە دەسەڵاتی سیاسیە دەرفەتیان هەیە تۆ لێرە لە ڕێگەی ئەم بەهرەیەوە منافەسە دروستەکەی کە منافەسە دروستەکەی ئەم منافەسەیە ئەبیندێت مەجای تیانی ینی ئللا ئەبیندێت کە بیندا ینی جیاوازی دروست دەبێت کە جیاوازی دروست بوو دەرفەت دروست دەبێت دەرفەت بۆ ئەم خەڵکانە دروست دەبێت کە لە سێبەران نەبینراون ئەمە گرنگترین شتە بەلای ئێمەوە ئێمامانتوانی 6 کەس وەربگرین 20 کەس وەرنەگرین لە هەر پرۆژەیەەکە بەڵام بۆ 20مان وەرگرت لە بەروی منافەسە دروست بکەین لە بەروی لەناو خۆشیانە سبینێکە ئەمان هەر لە شوێنە نامێننەوە 5 ساڵیکە ئەمانیش ئەبن بەشت لەناو کۆمەلگا پیشەیەکی خۆیانە کەواتە ئەگەر ئەمانە هەمویان ئەو زانینیان پێبێت و هەریەکەیان بە شێوازێکی جیاواز بەکاری بێنێ بە سعرێکی جیاواز بەکاری بێنێ منافەسە دروستە بێ بە کواڵیتیەک بە موعیدێکی جیاواز ئەم موعیدەی دیلیڤەریەکەی درەنگ خاوەنی وعدی خۆی نییە ئەویان خاوەنی وعدی خۆیەتی وان یانی ئەمانە هەمووی جیاوازین و منافەسە دروستەکەن لە بازارە بۆیە بە بڕوای من ئەگەر ئێمە بتوانین چەند فەندێکی وا بێنین لە هەر بوارێکی کارکردنا کە ماهیەتی ئەوەی تیا هەیە کە هەلی ئەوە ئەبینینەوەتیە ببێتە بوارێکی بزنس و ببێتە سەرچاوەیەک بۆ داهات دروستکردن ئەوە بە بڕوای من ئەگەر 3 بۆ 4 پرۆژەی تری وامان هەبێ لە 5 ساڵی ئایندەیە ئەم دەرفەتە دروست بکەین ئەوە 5 ساڵی داهاتوو لەگەڵ ئەم ڕۆمانە زۆر جیاوازە بێ جیاوازێکەش جیاوازێکی ڕاستەقینە بێت یعنی من 2 ساڵ پێش ئێستا کە هاتمەوە بە حکمی باگراوندی خۆم کە خێزانەکەم بەشێکی زۆریان زەرەنگەرن جەولەیەکم کرد بە ناو جادەی کاوەیان باشە یەک ژنم نبینی لە ناو جادەی کاوە حوزە وشکەکەیە ئێستا بەلایانی کەمەوە 3 وەرشە لە ناو حوزە وشکەکەیە هەیە ژن کاریتیاکە کە ئەمە دەرهاویشتەی ئەم کارەیە میدیاکانە مەسەلەن ئەم کچانەیە کە کواڵیتی خۆیانیان دروست کرد و بازاریان بۆ خۆیان دروست کرد لە هەولێرە من ئێستا کچە بینم 2 کچ هەیە لە هەولێر بازاری زەرنگەری بە خۆی دروست کردووە کە تەلەبەی ئێمە نین لە ڕاستیە بەڵام تۆ کە کرانەوەکە لە کۆمەلگا دروست دەکەی قفڵەکە ئەشکێنیت خەڵکی کە ئیتر ئازا دەبێت چاوی لێ ئەکانی ئەمە هەر دەرهاویشتەیەکی نییە لە ڕووی کار و داهات و ئەوە کرانەوەی کۆمەڵایەتیش دروستەکە بەڕاستی ینی ئێمە ئامانجەکەمان ئەوەیە کە کرانەوەی کۆمەڵایەتی دروست بکەین کچێک کە دوکانێکی دۆنەردانێ نەترسێ سعات 12 شەو بڕاتەوە بۆ ماڵەوە لە بەرەوەی دڵنیا بێ لەوەی کە کۆمەلگاکە بە غەریب سەیری ناکا لەسەر جادەکەیە ینی کە تۆ ڕێگەتدا کچێک لەو بازارە قەڵەباڵغە پیاوانەیە لەو دوکانە بچووکە مەترنی و بە مەترونی وایە
ئیشی زەرەنگەری ئەکا کچێکی کەش بیر لەوە ئەکاتەوە کە ئەمیش ئەتوانێت دوکانێکی فەلافل فرۆشیدا بنێ بە خوشحاڵی و دەرگایش کراوەتەوە یعنی ئەو ساگەر بۆی نەبووە بە ڕۆژیش بکە ئێستا بە شەویش ئیشەکە یعنی ئەچی دڵ دەکرێتەوە لە جادەی ئۆرزی جادەی بۆ منە سالم قاوەخانە چەند جوانن کارەکەن بەڵام ئەوی کە زۆر گرنگە هاندانی ئێمە کۆمەلگاشە ینی کاڵی ئەو قفڵە پشکێنین ینی کە قاوەیەکە پێشکەشەکە دەستخۆشی لێ بکە وەکو خاتراپیش بوو قاوەکەی ڕخنی خراپە بووی باشتریکە بۆی ئەمەش بەشی کێکرێتەوە سەر کۆمەلگا بۆیە ئەو دەرگای زۆر گرنگە بکرێتەوە چکە ئەمە کارێکە نەکلام و شارەکانە بەرکولانێ شوێنەکانی چووکەکانیش بکرێتەوە بتوانن کار بکەن ئیترێمە هەر پشت بۆ نەبەسین کە کارنامەی دەرچوومەوە چاوەڕێی حکومەتکەی دامان بەزێنێ نەخێر با توانەکانی خۆمان بەکاربێنی خۆمان ئیش بدۆزینەوە لەگەڵ ئەوەی کە 2 ساڵە بەردەوام من ئێوە هەوڵێن بەردەوامی هەبێ ئەمان پرۆژەیە خۆی ئەم پرۆژەیە لە بەرەوەی پێویست بوو بە مەسەلەی کۆرۆناوە پەتای کۆرۆناوە ئیتر بە کوردێکی ئەمڕۆ ئێمە قفڵین لە پرۆژەکە راپۆرتی خۆمان لە چەند ڕۆژی ئایندا ئەنێرین و ئەم پرۆژەیە لە شوێنی خۆی ئەوەستە بەڵام ئەمە ماتای ئەوە نییە کە پرۆژەی تر بەڕێوە نابێ چونکە ئەوانە زۆر کە من کاتوانن فەندڕیزین بکەنواتە فەند ڕاکێشن بەرە وڵاتەکەی خۆیان خۆشبەختانە من یەکێکم لەوانەی کاتوانم فەندڕیزین بکەم و چەند کەسێکی تریشم لە تەنیش خۆمەوە با بڵین وردەوردە خەریکی پەروەردەکردن و پەروەردەش کردووە ئێمە بێکەوە ئەتوانین ئیش لەسەر ئەوە بکەین کە لە ئایندەیە پرۆپۆزەڵی تر بنووسین و بینێرین و حاڵی حاضر ئێستا بیرۆکەیەکی تریش لە ئارایە کە ئیشی لەسەر بکەین نازانین کێ فەندمانەکات چونکە سەرچاوەکان جارێ دیاری نین بەڵام لە ڕابردووشا پێشتر چەند جارێکی کە فەندمان وەرگرتووە هێناومانە هاوکاری خەڵکمان کردو لە وەرگرتنیا بە بڕوای من ئیشەکە بەردەوامە بێت و نازانم لە ئایندەیە ئەو خوێنکارانەیە ئەو بەشداروانەی لەگەڵمانە بن وەکو ئەم جارە ئەتوانن داهاتیان هەبێیاننا بەڵام ئەوە نازانم کە تازە چوینەتەنەوە بوارێکەوە کە ئاسان نییە پاشەکشەکردن دێی داهاتێکیشان بۆ دابینەکەن هەرەوەنەی فێری لێ هاتووی یانەکان ئەو کەوای تۆ فێری ماسیگیریەکەی بکەیت و ئەو بتوانێت خۆی ماسێکە بگرێت و ژیانی خۆی دابین کە یەک شتەیە حەزەکەم لێرە ئاماژەی پێبم ئێمە لە تقریبا لە 2 هەفتەی ئایندەیە کردنەوەیەکمان هەیە بۆ شتێکی تر کە ئەویش هەر فەندێکی ئیتالیا بۆمان هاتووە لەلایەن ڕێکخراوی UPPەوە ئەمە لە بواری گەشتیاریایە ئێمە ئیشەکەین لەسەرەوەی کە ڕێبەری گەشتیاری دروست بکەین و ئەوان دامی شوێنێکیان بۆ کردوین وەکو خستنە ڕوو وەکو معرەزێکی بچکۆلە بۆ بەرهەمانەی کە هەمانە ینی لەمیشیانە تقریبا 20 کەسی ترمان هەیە کە وەریانەگرین بۆ دروستکردنی ڕێبەری گەشتیاری کە ئەمەش دیسانەوە خۆی هەیە لە بازارەکەیە بەڵام تۆزێ پەرش و بڵاوی و تۆزێ نەشارەزایی پێوە دیارە خەڵکی پسپۆرمان بۆ هێناون بۆی فێریان بکەن چۆن ببنە ڕێبەرێکی ڕاستەقینەی گەشتیاری کە سروشتە جوانەکەی کوردستان کە زانکۆکانمان کە شوێنە ئاینیەکانمان شوێنە کللتوریەکانمان ئەو شوێنانی کە جێگەی چاوڕاکێشانی کەسێکی عەرەبیە کەسێکی ئێرانیە کەسێکی تورکیە کە ئەوانە زیاتر سەردانی ئێراکەن یەنە ئەم وڵاتەوە تەنان کەسێکی ئەجنەبی دەرەوەی سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەیەتە ئێرە چۆن بیان بین و بە چ میکانیزمێک و ئەو کواڵتیە کە پێشکەشیانەکەین لە دوای ئەوە خولی کونافمانەیە مەبەستەکەم ئەوەیە کە ئێمە تەنها چاومان لە فەندە دەرەکیەکان نییە بەڵکو مەسەلەن خولی کوناف کۆمپانیای کونافی عراقی ئەیکاتەوە یعنی بزنسمانی تر هەیە بزنس با بڵێن سەپۆرتفی تر هەیە سەپۆرتەری تر هەیە کە یەت ئەویش پێویستی بەوەیە بزنسەکەی خۆی بناسیێنێ بەڵام ئێمەش پێویستمان بەوەیە خەڵکی بۆ بێنین بۆی لەو بزنسە شارەزا بێت و کۆنێکتێک لە بینیانە دروست بێ بزنسی هەردوو لایەن فراوان ببێ یعنی کونافەکە ئێستا بۆ نمونە مهندسێک گیات بەڵام مهندسەکەی تر سیقەیەک لای ئەو کۆمپانیای دروستەکە هەرچێک بە قەرزیش ببا لە دوای یاتوانێت لە دوای کارەکە کە تەواو بوو اینجا پارەکە بگەڕێنێتەوە کە ئەمە خۆی لە خۆیان جۆرێکە لە کار ئاسانی بۆ ئەو کەسەیەکەی لە بازارە بتوانێت سیقە بۆ خۆی دروست بکە یعنی بە کوردەکەی ئەمانوێت جۆرێک لە بازنە دروست بکەین یا سێرکەڵ دروست بکەین کە هەر یەکە و ئەوی تر تەواو بکات و لە هەمان کاتیشە هەمویان سوود بە یەکتری و بە کۆمەڵگەشت بکەین کۆتایشە گەنجانی ئێمە هەمویان ئینشەڵڵا بتوان هەلی کار بدۆزنەوە دەستەکان خۆش بێت بەخێر بێت دەستە خۆش بێت